خوای رب العالمین کە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم عفو دەکا و ئێمەش لە بینی خۆمان یەکتری عفو بکەین. ئەم کاتتان باش بنێرانی پایتەخت میدیا ماوەی چەند ڕۆژێک پێش ئێستا لە ناحیەی کەڵک کچێک ئۆتۆمبیل لێ دەدا و گیان لە دەست دەدا. ئەو کچە لە کۆتا قۆناغی خوێندن بوو لە 2 پەیمانگا بوو. ئەو ڕۆکە یان ڕاستی جێگەی شانازیە سەمیر عفووی بە بخوای گەورە و بە یادێ مانگی ڕەمەزان عفووی کرد بە برامبەر هیچ لیان خۆش بوو بەبێ پارە بەبێ هیچ شتێک تەنازولی بۆی کرد. هەر لە سەرەتاش کە ڕووداوەکە ڕوویدا باوکی زۆر سابر بوو لەسەر خەبران لە تەعزیە زۆر ئارامگر بوو زۆر دانن بەخۆی دادن. ئەو ڕۆمەدەتارین هەموو شتێکیان لێ بکەین پارە بستنین تومبێل بەس ناگەڕێتەوە ئەو ئافرەتە جێی بە حەش بیتن باشترە لە پارەکەەوە بگرین. باسم قبيلة العقيدات أشكر عشيرة الجوران وشيوخها الأجلاء على هذا الموقف المشرف. والله خوش بما أو دنيا محمي بدين تعويز نابته وكي جلبر جاكم بي أوه. ئەم کاتتان باش بینێرانی پایتەخت میدیا ماوەی چەند ڕۆژێک پێش ئێستا لە ناحیەی کەڵک کچێک ئۆتۆمبیل لێ دەدا و گیان لە دەست دەدا. ئەو کچە لە کۆتا قۆناغی خوێندن بوو لە 2 پەیمانگا بوو. چەند ڕۆژێک بەر لە کۆچی دوایی بکە ئاهەنگی دەرچوونی کرد بەڵام گیانی لە دەستدا بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ. ئەمڕۆ کەسوکاری ئەو شوفێرە لێرە ئامادەنە لە کەڵک و کەسوکاری کچەکە بڕیاریاندا لێی خۆش بوون لە مەراسیمێک لە ماڵی ئەو شوفێرە خۆش دەبن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أقم الصلاة لدلوك الشمس إلى غسق الليل وقرآن الفجر. بەڕاستی ئەمڕۆ لەناو مزگەوتە مەزدیچێکی پڕ خێر و پڕ لە خۆشەویستی و محەبەت دروست بوو لە ڕێگای ئەو عەفوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت هەر کەسێک مسلمانێک ئازاد بکە عەفوی بکە ئەمن عەفوی دەکەم. لە سەرەتای یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانە كعتق من النيران خوای رب العالمین کە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم عفو دەکا و ئێمەش لە بینی خۆمان یەکتری عفو بکەین. ئەوەیان بەڕاستی دەمینێتەوە بڵین ولا تنسوا الفضل بینەکم. خۆشەویستی و محەبەت و برایەتی و پێکەوە ژیان لەبیر نەکەن. دەستخۆشی دەکەم لە کەسایەتیەکان لە برا گەورەکان لە زاناکان لەوەی کەوا هەلستان بەو ئیشە جوانە تازیمانەکە هەر جوان بوو و سەرەتایەکەی کە عادیتەکە ڕوویدا باوکی کچە هەلوێستی زۆر جوان بوو و دوای تازیمانە بە هەمان شێوە هەلوێستی زۆر جوان بوو و ئێستش بەو عەفوە والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين. بەڕاستی کاک سەمیر تو چاکەکاری بۆ خۆت، چاکەکاری لۆ عائیلە و خانەوادەکەت، چاکەکاری لۆ بنەماڵەکەت، چاکەکاری لە بۆ برا گەورەکانت، چاکەکاری بۆ عەشیرەتەکەت، بۆ دەڤەرەکەت، بۆ خەڵکێکی تر کە چاوت لێ بکا. السلام عليكم ورحمة الله وبركاته. باسم قبيلة العقيدات أشكر عشيرة الجوران وشيوخها الأجلاء على هذا الموقف المشرف، وإن شاء الله ما يشوفون غير الخير. وهذا اللي حصل على العقيدات وعلى عشيرة الدوبردان. بالتأكيد هەلوێستی ئەوڕۆکە ئامۆزامان سەمیر هەلوێستیشی تاکە لە ناوچەمانە کاوڕۆکە عەفوی بە شێوەیەکی گشتی
ئەمە زۆر جار بەشدار دەبین لە چەندین سولحاتیە یان عەفودانە بەس لە پشت پەردەوە هەندێک بڕەپارە هەیە کە دەنا لە بۆ تازیە یان لە بۆ کەس و کاری ئەو ڕووداوێکە کرایە ئەو ڕۆکە یان ڕاستی جێگەی شانازیە کە سەمیر عەفووی بە لۆخوای گەورە و بە یادێ مانگی ڕەمەزان عەفووی کرد بە بەرامبەر هیچ ئەوە یەکەمین بڵێن کەسە لەو ناوچەیە کە بەو شێوێ عەفو بکات قبولی نەکرد یەک دینارش وەربگرێت لەو کەس و کارێک کە ڕۆکاتینە ڕێزی لەو کەند پیا و ماقی لەو کە عەشیرەتێکە لە مووسڵاتینە پیا و ماقی لە کوردستاناتینە و لە ناوچەی کەلەک و لە خەبات و عەشیرەتی گۆرە لە هەموو گوتێ ئەمەش زۆر زۆر مەمنونین لە برامە لە سەمیر کە ڕۆکا و هەڵبێستە ئەو کە لە بەرامبەر ئەو کەس و کارێک کە هاتینە ئەو ڕۆکە چەند ڕۆژێک پێش ئێستا ڕووداوێکی هاتوچۆ دیار بوو کچێک بە ناوی ڤیان چەند ڕۆژێک بوو تەخەڕوجی کردبوو واتە دەبۆ ئەڵڵاه ئەعلەم لە بەشی کوسوور یان بەسی ئەشیعە دەوامی دەکرد بە ڕووداوێکی هاتوچۆ گیانی لەدەستدا ئیمڕۆ لە ڕێی باوکیەوە کە سەمیر لیان خۆش بوو بەبێ مقابل بەبێ پارە بەڕاستی ئەجر و پاداشتی گەورەیەوە من عەفا وڵای پیاوەکەی هەڵوێستی باوکی ئەو کچەی بەڕاستی هەڵوێستێکی زۆر جوانی نوان لیان خۆش بوو بەبێ پارە بەبێ هیچ شتێک تەنازولی بۆی کرد هەر لە سەرەتاش کە ڕووداوەکە ڕوویدا باوکی زۆر سابر بوو لە سەرخەبران لە تەعزیە زۆر ئارامگر بوو زۆر دانە بەخۆی دادەنە قەیامم ئەوەیە خەڵک هەموو چاو لەو کەسانە بکەن ئەوانەی لێبوردەییانەیە ئەوانەی کاتێک دەڵێن سڵحمان کردیان عەفومان کرد بەبێ پارە بەبێ هیچ مقابلێک لێ خۆش بوو بەڵام ئینسان دەبی هەندە شت ئەمەش بڵێن ئەو سایقە کە خۆی لێدا جەنازەکە هەلگرتەوە بریندارەکە هەلگردەوە بردیە خەستەخانەی خۆی تەسمیل کرد بۆ سڵح ئەوانە جوانە لە عەشایری بەڵام ئێستا بەداخەوە خەڵکێک هەیە خۆ لە منداڵێکی دەدایان لە پیاوێکی دەدایان ڕووداوێکی هاتوچۆ دەکا ڕادەکا هەلێ دوایە مانگێک دوای دوو مانگ کە کاتێک لە ڕێی کامیرەی چاودێری و هێزە ئەمنیەکان دەگیرا و زەدێ دەڵێ کاکە بڕۆن سڵحم لەو کە ناخە سڵحت بۆ ناکرێت کاکە بۆ ڕادەکەی کاتە تووشی هەر ڕووداوێکی هاتوچۆبی کاکە کەسەکەی بەجێنێ لە هەلی گرەبی بە مستەشفێک بۆی خەڵکیش ڕەحمت پێ بکە لێبوردەیی هەبی بەرامبرت. في البداية نسأل الله تبارك وتعالى أن يرحم من اجتمعنا لأجلها وأن يجعل قبرها روضة من رياض الجنة وأن يلهم ذويها الصبر والسلوان. جئناكم أبناء شمالنا الحبيب ونحمل مواساتنا وأحر تعازينا قلوبنا كلها مليئة وكاك سمير بدلكي فروان بشجاعة بجرأة أواني عاف كلو ريخواي لو أو رمضان بيروزا أو عربان برادر نأمد ناس نأموان دناسين العفو عند المقدرة أو رمضانين هم شكشان اللي بكين بارا بستينين تنبيل بس ناقريتوا أو آفرتا جيب حجبتن باشتر اللي بارا كوان بقرين كاك سمير بشجاعي بزيلكي بدلكي فروان لو ريخواي أواني عافك مش همو عافكي لو خلشي دي كتاو لكاك سميري والله هو زور جرينجا أو كسا أو تشاو لكاك سمير كاو دبي خيرتي هبيتن دبي بجرأة بيت دبي بقوة بيتن نابي بس استبليتن أمن والله خوش دبم بس بارا يعني لبنوا حقي تازيانا يعني حقي مصرف يعني أما بهمشتك عاف ما كله ريخواي. وحقيقة هذه الوقفة اللي وقفوها الله يرحمه أبو المتوفى يعني الوقفة اللي وقفها هذه ما تنسي. کیژەکە لۆ دەوام دەچی داهاتەوە منیش لەسەر نێژبیم ئەو ڕۆژە برایەکەیکی بەدی دەرباز زیادە بیە و توش حادیسە بی لە مەعهەد دەگەڕایەوە لە موسڵێبی لە جامیعەی تەقەنی شیمالی بەڵێ کۆتای ساڵی بیە و ئەمەنیش ئاهەنگی دەرچوونی کردبوو بەڵێ ئاهەنگی دەرچوونیشی کردبوو بەڵێ ماوەیەکی کەمی ماوی کۆتایی هاتبی و ئەوە لێات هەواڵەکەیان بە تۆ گەیان وەڵڵا هەواڵەکە بە منیان گەیان حەوەڵەی خوددام کرد گوتم هیچ پێم ناکرێت ما تشتەکە خوددا هینای هێشتا بنەماڵی ئەو شوفێرە خۆش بووە
والله خۆش بما ئەو دنیایم هەمی بدەن تعویز نابتەوە ئەو کیژە لەبەر جەرگم بی ئەوە کژێ گەورەم بی زۆر شرین بیلام بەڕاستی هیچ تعویزی ناکاتەوە بەڕاستی چۆن بوو نێوانتان چۆن بوو والله نێوانمان کچم نەبی هەمی تشتم بی بەڕاستی زۆر شرین بیلام 1/3/2025 تم الصلح والتراضي بين الطرفين العشيرة القوران والعشيرة العقيدات